بوچی حوصایا بوچی اف حربهنه اف شرهنه نفسی دگل حکومت و خلکی هرما کردستان بهتا کرن ددما کی داکو بشه بودجه هرما کردستان د بودجه 3 سالی عراق دا جگیره و دوی بهتا شاندن هم بری 400 برمیل نفتین روزانه او برمیل هنه عراق ور بگرید ور نگرید ناف خوب کار بینید یا بهنیت در و گریدای وانایه او آزادن چپیت کن لبوچی اوا هنید گل هرما کردستان دهتا کرن هری داوی به 4 لیستین جدا به 168 میلیارد دینار با مچخورین هرما کردستان شاندیه و ددما کی دایا کوبو هیز نافخو پیشمرگه هیچ پاره یک نشاندیه و هیچ لیستک نه نارتیه کو اوا موچه وان بیتن بودجه وان بیتن لسروی مجاره و ریگریان هم بریوه که نیت این عراقی لسر اوی کاری هنید کد برانبر خلک هرما کردستان جه هجای شوان کلاری اندام پرلمان عراق اج بغداد پرسم هجای شوان اگر چنکو و دست دسته وزارت دارای حکومت عراق به خلک و حکومت هرما کردستان اید کد اوه چه شرف شربو چیه؟ بله زور سپاس خوی بابتک سیاسیه ئەوەی لەسەر حکوومەتی هەرێمە ئەوەی لەسەر وەزارەتی داراییە ئەوەی ڕێککەوتنە هەموو ئەمانە کراوە لەو ڕوانگەوە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کێشەیەکی نییە هیچ کەم و کورتیەکی نییە و ئەمەی وەزارەتی دارایی عراقیکە پێچەوانەی دەستورە پێچەوانەی قانونی موازنەیە پێچەوانەی بنەماکانی هاوڵاتی بوونە و غەدر و فەرقێکی گەورەیە لە نێوان فەرمانبەرانەی کە هیچ بابەتێکیش شایستەی ئەوە نییە تۆ فەرمانبەرانی میلەتێک بکەیتە ئامانج جگە لە ئەقڵێتی شۆبێنی جگە لە کوردبوون بابەتەکە کوردبوونە ئەگینا بە چه حەقێک لە کاتێکە بە گوێرەی بڕیاری دادگا دابینکردنی موچە کەوتوتە لای حکوومەتی فیدراڵی بە چه حەقێک تۆ موچە 15 ڕۆژ موچەی فەرمانبەرانی هەرێم تاخیرەکەی باشە دێتۆمەرە دەنگیدا وەزیرە دارایی عێراقی بژیتن لیستە گەهشتە دەستێمە وەکی مە داخوازکری ئەم دێ دیڤداچوونێ بکەین ئایا دیڤداچوونە لیستە موچەخورێن هەرێما کوردستانی کاری وەزارەتە داراییە یان جی نەکارێ وایە وی کاری بکات ئەوە کوتکێت چییە بچ ئارمانجەیە خۆی وەزارەتی دارایی عێراق ستراتیژێکی باشی هەیە بۆ خۆیان بۆ فشار دروستکردن لەسەر هەرێم یعنی ئەوان کارێکیان کردووە ئێمە خەریکە شایستە دارایەکانی هەرێمان لەبیرە چێ یعنی مەشغوڵیان کردوین بە موچەوە لە کاتێکا ئێمە هەرێمێکین بە گوێرەی دەستور و بە گوێرەی قانونی موازنە حەقی خۆیەتی مانگانە چۆن پارە بۆ گەشەسەندنی وڵات بۆ موچەی فەرمانبەران لە ئاستی عێراقا سەرفەکرێ ئەبێ بە گوێرەی هەموو ڕێککەوتنانە هەتا ڕێککەوتنە سیاسیەکانیش کە بەداخەوە عێراق وای لاتووە یعنی خەریکە هەر متمانە نامێنێ ئەمانە نە ئیلتیزامیان بە ڕێککەوتنەوە هەیە نە بەو بەڵێنانەی هەیە کە ئەیدەن لەگەڵ ئەوە ڕاستەکەن هەتا لەسەر بنەمانەی کە ئێمە حکوومەتمان پێکێنا لە چوارچێوەی هاوپەیمانەتی ئیدارەکانی دەوڵەت ڕێککەوتین ڕێککەوتنەکەمان هێناوە پەرلەمان دەوێت دەنگمان بۆدا موچەواز دێ بێرە یعنی ئەوە هیچ غەدرێکە و سەتایکە ئەی ئەوە هەموو ڕێککەوتنێکی خۆ قەرار بوو لە ماوەی 6 مانگە قانونی نەفت و غاز بێتە پەرلەمان و کۆتایی پێبێ ئەوە گەینەمە بەرەومانگی چوارە چوین ڕێککەوتوین کە بە زووترین کات هەمواری قانونی موازنە بێتە پەرلەمان تا ئێستا لە ئەنجومەنی وەزیران مناقەشەی لەسەر ینی مادەی 140 ڕێککەوتنی شەنگار ئەمانە کێشەکە تێڕوانینی سیاسیە بە ئامانجگرتنی هەرێمە بەڵێ ئەگەر چییە حتانوکە هەموارکردنە بودجەی ئەو خاڵێن تایبەت برگێن تایبەت بە هەرێما کوردستانی حتانوکە لە ئەنجومەنی وەزیران ماخۆ هەر حکوومەت نەبوو گوتی ئەم دێ دەستپێکا ساڵێ وی بودجەی خاڵێن وێ هەموار بکەین سەرڕاست بکەین و وەکی کو هەیە 12.67 بودجەی ڕاستە و خۆ بۆ هەرێما کوردستانی بشینین ئەگەر چنە بقەر دشینن ئەگەر چنە بەش دشینن بۆچی حتانوکە
لأنجمن وزيرانە ئەگەر چنە مەبەستیانە نەینێرن مەبەستیانە ئەمە بنکۆڵکردنی حکوومەتی هەرێمە یانەوێ حکوومەتی هەرێم بەم طریقەیە لاواز بکەن یانەوێ گەلی کورد بکەنە ئامانج خۆتۆ گوێت لە سەرۆکی ئەنجومەنی دادوەری عێراق بوو ئەسڵەن لە تەسریحەکانی بکە ئەمە سەرۆکی گەورەترین موسسەی دادوەری عێراقە باوەڕیان پەشیمان بوونەتەوە لە بنەماکانی فیدرالیزم یعنی هەڵێ ئەوەی لە هەرێمی شەیە تقریباً وای باسەکە کە لە ناچاری بووە لە دەستورا باسی پێکردانی هەرێمی ترەکە هەڵێ بە هیچ شێوەیەکەوە ئێمە مەجال نادەین یعنی ئەمانە پەشیمانن لەوەی هەرێمێک لە عێراقا دروست بوو لە دوای ڕوخانی سەدام و ئەم هەرێمە سەرەڕای ئەو هەموو فشارە ناوخۆی و مەبەستم لە بەغدادەوە و لە ناو خۆیشمان کێشەیان دروست کردووە یعنی ئەمانە دێن خەریکی کارکردن لەسەر کەسایەتی سیاسی و لەسەر حزبی سیاسی لە ناوخۆی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەری بدەنە حکوومەتی هەرێم خەرکردنی ئەوە تا کێشیان لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە دروست کردووە خەریکی بڵاوکردنەوەی درۆ دەلەسە و چاواشەکارین ئەیانەوێ ملەتێ لە خشتە بەرن بۆیە ئەوەی ئەکرێ بەڕاستی نەیاساییە نە لەسەر ئەو بنەمانەیە کە ڕێکەوتوین نە لەگەڵ دەستورە گونجێ و نە لەگەڵ ئەو ڕێکەوتنانەکە کە حکوومەتی تازەمان پێکی هێناوە و عێراق ئەسڵەن خۆی وڵاتێکی گەندەڵە یعنی کەیهی ئەوەیە ئەو هەموو سەرێشە بۆ هەرێمی کوردستان دروستکە کە بە بەراورد لە چاو عێراقا بە بەراورد بە کەم ئیمکانیەتی هەرێم لە چاو بەغدا هەرێمێکی زۆر پێشکەوت و گەشە سندووە من دەڕۆژ پێش ئێستا لە سەفەرێکی سعودی هاتینەوە لە عامرە باوەڕکە گەیشتینە سنووری عەرعەر یعنی ڕئیسی قافڵەکان کەوتبوونە ناو خەڵکەکەیەکی تەسویریشم کردووە ئەیشی نێرم بۆ وەزیری داخلی عێراق یەکی 5,000 کۆ کردەوە بۆ ئەوی بە بەرتیل بیداتە ئەو حرەسەی کە لە سەیتەرەکەی عێراق ئاوەستا بۆچی دادگەها فیدرال بڕیاردایە کە حکوومەتە عێراقی وەزارەتە دارایی پابەندی شاندنا موچەیە موچەخورین هەرێما کوردستانی بیتن و وەزارەتە دارایی هەر جارێ حێجەتێکی vê biryara دادگەهێ جێبەجێ ناکەت ئەگەر چنە ڕاستی حقیقی ئەگەر چنە خۆی من تەسەورەکەم ینی هەموو یەک پاگێجە هەم ڕوئیای وەزارەتی دارایی هەمهی دادگای فیدرالی ئێستۆزە پێش ئێستا دادگای فیدرالی خۆی ئەزانێ وەزارەتی دارایی تەخیر بووە و غەدری کردووە و ناو عەرەبیە یان کوردیە ئەمە هەر مەوزوع نییە یعنی تۆ ئەسڵەوە 5-6 ڕۆژە لیستەکە لە بەردەست بەڕێز تەیب سامیە ئەم 5-6 ڕۆژە بۆ تەخیریان کردەوە ئێمە لە ناوەڕاستی مانگی سیان 5 ڕۆژی تر لە دوای 18 مانگ عێراق موچەی مانگی سێ دابەشەکە یعنی 5 ڕۆژیان ماوە موچەی مانگێکی تری خۆیان دابش بکەن هی ئێمەیان بەو شێوە تەخیر کرد باشە هەر تەخیر بکردنەکە پێچەوانەی بڕیارەکانی دادگای فیدرالیە کە لەسەر موچەی هەرێمی کوردستاندایەتی ئێستا ڕایەوە دادگای فیدرالی تۆزە پێش ئێستا بەیانێکی دەرکردڵێ وەزارەتی دارایی ڕێنمایەکان جێبەجێەکە ڕێنمایەکان لەبەرەوە ناوەکان کوردی نییە و عەرەبی نییە تۆ 15 ڕۆژ موچەی فەرمانبەرانی هەرێم تەخیرکەی ئەمە ڕێنمایی جێبەجێەکەی ینی ئەو فەرمانبەرانە تاوانیان چیەکە هیچ کێشەیەک لە ناوەکانیان نییە اینجار لە ڕاستیە چاکردن گۆڕینی ناو لە عەرەبی لە کوردیەوە بە عەرەبی ئیشی 2-3 سەعاتە هەر لە وەزارەتی دارایی خۆ بریکاری وەزیری دارایی عێراق کوردە هەر لە وەزارەتی دارایی ئەیانتوانی چاکیکەن مەبەستەکە ئەوە نییە مەبەستەکە بەڕاستی ڕوویایەکی سیاسیە ئەوان چاویان بە هەڵێمی کوردستان هەڵنایە باشە هێژەیە کەلاری سیاسی و قانونیان بەرامبەر هەرێمی کوردستان باش نییە محکمەی فیدرالی قانون دەرەکە ئێستا بەداخەوە هەموو شتەکان هەموو بابەتەکان لە عێراقا کەوتوتە سەر دەستی 2-3 کەس چۆنی بێەوە بڕیارەدا کە دادگای فیدرالیە وەتە بەدیلی پەرلەمان وەتە بەدیلی ینی دێ قانون دەرەکە قانون دەرکردن و تەنزیمکردنی هەڵبژاردن ئێژەشوان هین دەبێژن دادگەها فیدرال بووە بەدیلی پەرلەمان بووە بەدیلی حکوومەتێ بووە بەدیلی هەر تشتی هەر قرارەکی ئەو دەلێڤە دەمەکی داک و ڤیدیۆکە پێشی نەهایە هادی عامری بەڵاف بووە دەبێژیتن لەژێر زەخت و فشارێن مە دادگەها فیدرال دووسێن گەندەڵیە لە عێراقی دەگیریتن لە هەر ئەو دادگەها یاکو دهێتن بڕیارە لە دژی هەرێما کوردستانی و خەڵک و موچەخورین هەرێما کوردستانی دەردەکات ئایا ئەوە چ تەناقوضە ئەوە چ بێسەروبەریە
خوي فعلا هموي بێسەروبەریە هموي موفق نەبوونی ئەم عێراقە تازەیە کە دروست بووین بەرەو هەڵدێر چوونی عێراقیشە بەڕاستی چونکە ئەم بابەتانە تا ئاخیر وا سەر ناگرێ ئەم عێراقە کە دروست کراوە خوێنی لە پێناوە دراوە چ کورد و چه عێراقیەکان هەمویان خوێنێکی زۆر دراوە کە لەسەر دەستی سەدام حوسێن لەسەر دەستی ڕژێمی باسی ڕووخاوتە ئەم عێراقە دروست بووە ئێستا قەراری هەموو عێراق بکەوێتە لای محکەمەی فیدرالی لە ڕوئیایەکی سیاسیەوە چۆنی بێ بڕیار بدا ئەمە بەڕاستی هەموومان نەزانین لە ئاخیرا هەموو شتێ حەد و حدودی خۆی هەیە هەتا غەدرکردنیش حەد و حدودی خۆی هەیە من پێم وایە غەدرکردن لە هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە گەیشتۆتە ترۆپ گەیشتۆتە لووتکە ئیتر وەستانە یان بەرەو خواردێ یان وەزعەکە ئەگۆڕێ یان ئەم بابەتە مەحقول نییە بەم شێوەیە بەردەوامی هەبێ باشە بۆ مانگێکی تر چۆن موچەی فەرمانبەرانی ئێمە باشە بوو مانگا داهاتی دێ چاوە موچەی هەنێرن دەمەکیدا کو وەزیرە دارایی دبێژیتن حتى هژمارە بانکیە موچەخورێن هەرێما کوردستانی لەسەر بانکên عێراقی نەهێتە دروستکردن 1 دینارێ بۆ هەرێما کوردستانی نەهنێرین ئەvە زیاتری 7 ساڵەیە ئەو هەوڵ ددەن موچەخورێن خو بکەنە ئەلکترۆنی پاوێژنە سەر سیستەمی بانکی نەشیانە چاوت هەیڤێکێدا دێشێن زیاتر ژ ملیونێک موچەخور موچەوەرگرên هەرێما کوردستانی هژمارە بانکی بوو دروستکەن ji xwe hejmara bankî hejmarî min li Kurdistanê zêdetir ji 240,000 kesan hatine tômarkirin bûçî wê bikar nayînin bûçî wê nakene cihgir eger çi ne gelo خۆی ئەوە نیان پێ خۆشە ینی لە مووقعی قووەتەوە قسە بکەن و وەکو بڵاو کراوە پەرلەمانتارێکی بڵاوی کرەوە سوێند بخۆن بڵێن موچەی فەرمانبەرانی هەرێم نانێرین و یعنی ئەم غەدرانە بە قووەتی خۆیان نەزانن لە کاتێکە بنەماکانی دەوڵەتداری بەم شێوە نابێ بەم خۆ بەتاڵکردنەوە بە فەرمانبەران و بەسەر میلەتی ڕەش و ڕووتان نابێ ئەسڵەن تۆ وەزیری بەرەنجامی دەنگی خەڵک و بەڕاستی بەرەنجامی ئەم عێراقە تازەیە تۆ وەزیری ئێمە حکومەتی هەرێم پێی وایە هەژماری من پرۆسەیەکی زۆر باشە و زۆر سەرکەوتووە و بۆ ئاگداریتان هەر لەم کەناڵی ئێوە من گوێم لە عالی عەلاق بوو سەرۆکی بانقی ناوەندی بانقی فیدرالی وتی هەژماری من پرۆسەیەکی زۆر چاکە زۆر کاریگەرە هەتا وتی ئەگەر با چاوەڕێی نەتیجەیەکەین ئێمە ئەو میکانزمە کە هەژماری منی پێکراوە ئەیگۆزینەوە بۆ عێراق لەم کەناڵی ئەوە لە پەیامێرەکانتان بپرسن دوای شتێکی وایە بۆیە هەژماری من دەرەچەیەکە بۆ چارەسەر دوو بە شێوەیەکی گشتی حکومەتی فیدرال بە گوێرەی بڕیاری محکەمەی فیدرالیش وەزارەتی دارایی پێویستە مانگانە موچەی موچەخۆرانی هەرێم بدات جا چۆن چارەسەرێکن حیزێتی ئەوەی تایە کە محکەمەی فیدرالی ڕێنماییە تازە دەرکات لە چوارچەوەی ئەو قەرارەی کە داوێتی معالەجەیە بدۆزرێتەوە بەڵام بم پەنجەڕاوەشاندنەی بەڕێز وەزیری دارایی و بەم تێڕوانینانە بێ کە ئەیبیستین نێتیان باش نییە بەلای کەمەوە تەخیریشیەکەن من پێم وایە تەخیریەکەن بەڵام لە ئاخیرا ئەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بەشێکن لە سیستەمی موچە و فەرمانبەرانی عێراق و بە گوێرەی یاسا قانونی موازنە بە گوێرەی ڕێکەوتنی نێوان هەردوو حکوومەت بە هەم بوو ڕێکەوتنەکان وەزارەتی دارایی عێراق پێویستە وەکو فەرمانبەرانی عێراق سی ڕۆژجارێ موچەی فەرمانبەرانی هەرێمیش دابین بکەوە ئێمەش وەکو نوێنەرانی خەڵکی هەرێمی کوردستان و وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کار لەوە ئەکەین بابەتی موچەی فەرمانبەران لە ئەجندای سیاسی ئەو تێڕوانینە نەگەتیڤی ئێستا لە بەغداوە هەیە جا بکرێتەوە مانگانە وەکو فەرمانبەرانی عێراق موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش بنێرن نه لە جهەیەوە هەموو ژیانە خواست دوو ڕۆژە لە بەغدایە بۆم من دیت کە چ ڕۆحیەتێک چه هەستێک بەرامبەری کورد و کوردستانە هەیە مخابن ئەزوێت بێژم ئەس خۆزیە بجهەوە ژی ناخوازم هێژەیەشوان کەلاری ئەندەمی پەرلەمانی عێراقی حتا سبای ئەزوێرێ بم بێژم بوچی و ئەگەر چنە بڕاستیشی خلاص نابیتن گەلەک سپاس بوو هەوە